ئێمە لە دوا ساتەکانی خوێندنمان لە کۆلێژی یاسا لە زانکۆی قەڵام پێمان خۆش بوو بەشێک لە کاتەکانی کۆتاییمان بینە سەر مەزاری مام بە کۆمەڵی هۆکاری یەکەم ئەوەی کە مام پارێزەری دەستوری هەموو گەلی عێراق بوو و بە تایبەتی کوردستان و مام خۆی دەرچووی کۆلێژی یاسا بوو و ئێمە پێمان خۆش بوو سەردانی مەزاری بکەین و لە بابەتێکی تریش ئەوەیە ئێمە جارێکی تر و دەیان جاری تر و سەدان جاری تر بەڵێن دووپا دەکەینەوە بۆ ڕێبازەکەی جەنابی مام و لێرەوە ڕۆحی شاد بێ و جارێکی تریش پێتی ڕدەگەێنم کە ئێمە وەکو کادرەکانی یەکێتی دووپاتی دەکەینەوە کە درێژە پێتری ڕێبازی مامین و ئەوەشت پێ بڵێم ئێمە زۆر سپاسی هەواڵشاناسخانەکەین کە کارگەری مەکتەبی سیاسی کە تێچووی نیوەڕخوانێکی بۆ هەموو کۆلێژەکە و بۆ بەتایبەتی کۆلێژی یاسا گرتوتە ئەستۆی خۆی و لێرەوە سپاسێکین بە ناوی هەموو خوێنکارانەوە سپاسێکین و پاڵپشتی پشتیوانەکانی لە داهاتووە لە ڕابردووشە بەرزە نخێنی کە بەڵێنی پشتیوانی زیاتی پێداوین. ئەمڕۆ زۆر خۆشحاڵین لەگەڵ دەرچوونمان هاتوین لە حزوری جەنابی مام جەلال لە حزوری گۆڕی جەنابی مام جەلال وەستاوین بەیمان تازاکەینەوە کە هەمیشە تەواوکەری ڕێبازەکە جەنابی مام جەلال چونکە جەنابی مام جەلال پارێزەر بوو لە هەمان کاتیشا پارێزەری هەموو عێراقیەکان بوو بۆ ئێمە بەڵێن بە جەنابی مام جەلالین بەڵێن بە یەکێتی نیشتمانی کوردستان دەڕین ئێمە لە سەرڕێسکی جەنابی مام جەلال بڕۆین و هەمیشە پارێزەری دەستور و پارێزەری عێراقیەکان بین. لە پێشەکی ڕوحی مام شاد بێ ئێمە وەکو خوێندکارانی کۆلێژی قەڵەم بەشی یانسا ویسمان ڕۆژی تەخەروزمان بینە سەرمەزاری مام بەڕێز مام جەلال پارێزەری وڵات بووە پارێزەری دەستور بووە بۆیە ئێمە وەکو خوێندکارانی بەشی یاسا خۆشحاڵ بووین کە هاتین لەم ڕۆژەیە قبری مام جەلال مەزاری مام جەلالمان بەسەر کردەوە. نحن طلاب القانون في كلية القلم پێکەوە لەگەڵ خوێندکارانی بەشی یاسای کۆلێژی قەڵەم لە چوارچێوەی سەردانەکەماندا بۆ شاری سلێمانی هاتینە سەر مەزاری سەرۆک مام جەلال. سپاسی خەڵکی سلێمانی دەکەین بۆ ئەو پێشوازیە گەرمەی لیان کردین. ونشكر أهالي السليمانية لاستقبالهم. ئەمڕۆ وە خوێندکارانی بەشی یاسا لە کۆلێژی قەڵەم لە شاری کەرکووکەوە هاتوین بۆ سلێمانی. هاتوین بۆ ئێرە تاکو سەردانی مەزاری سەرۆک مام جەلال بکەین و فاتحەیەکمان خوێند. سپاسی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین کە بە گەرمی پێشوازیان لێ کردین.